ئێمە ئەوانەی تا ئێستاکە کە توش بوونە حەوت کەس بوونە شەشیان چاک بوونەوە و چوونەوە ماڵەوەی خۆیان یەکێک ماوە ئەویش ڕەوشی تەندروستی زۆر جێگیرە گومان لێکراوەکان کەوان نێراون بۆ پشکنین نزیکەی 100 کەسن لە ئەمانە گومانیان لێکرا لەم تا ئێستاکە ئەو حەوت کەسە دەرچوو تێستەکانیان کە پۆزەتفە ئەوانی وا لە کەرنتین نیش تا ئێستاکە عەدەدیان 17 کەسە. ئێمە تا ئێستاکە بە پێی ڕێنمایی وەزارەتی تەندروستی عێراق لە مەرحەلەی پێڵێن کۆنتێنمەنت یعنی ئەحتیوا مەرحەلەی دوای ئەحتیوا مەرحەلەیە کە زۆر قەسوەترە و زۆر بە شدەتە پێڵێ مەرحەلەی مەنع. ئێمە لە مەرحەلەی هینە ئەحتیوا ئەو ئیجراعاتانەت کەوا تا ئێستاکە ئەکرێ هەمووی لە مەرحەلەی ئەحتیوا عێراقیش بە پێی ئەو قەراراتانە دوای کۆبوونەوەی لەگەڵ خەبیرەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو قەراراتانەی وەرگرت. ئێمە هیچ تام نەگەیشتوینە ئەو مەرحەلەی کە مەنع تەجاوز